ڕۆژی ڕابردوو ئەحمەد مەسار وتەبێژی هێزی نیشتیمانی لیبیا کە لەلایەن خەلیفە حەفتەرەوە سەرکرداتی دەکرێن لە کۆنگرێکی ڕۆژنەمەوانیدا ڕایگەیاند. چەکدارێکیان دەستگیر کردووە کە هەڵگری ناسنامەی هێزەکانی پێشمەرگەی ڕۆژە کە لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە دامەزراوە. باپەی ناسنامەکەی چەکدارەکە ناوی شاکر فەرمان ساڵحە سەر بە هێزەکانی پێشمەرگەی ڕۆژە کە لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە دامەزرێنراون و سەربوجەی هەرێمی کوردستان خەرجی و پێداویستیەکانیان بۆ دابین دەکرێت. ڕەوانەکردنی ئەو هێزانە بۆ لیبیا لەلایەن حکوومەتی تورکیاوە ئەنجامدراوە. بۆ پێی ئێستا تورکیا ژمارەیەکی بەرچاو چەکداری عەرەبی سووری بۆ شەڕکردن دژی هێزەکانی خەلیفە حەفتەر ڕەوانەی لیبیا کردووە. ئەحمەد مەسار وتەبێژی هێزەکانی خەلیفە حەفتەر لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەیدا داوای ڕوونکردنەوە لە حکوومەتی هەرێم و بەرپرسانی هەرێمی کوردستان دەکات. بۆ پێی هێزەکانی پێشمەرگەی ڕۆژ لە هەرێمی کوردستان ڕاهێنانیان پێدەکرێت. وتەبێژەکەی هێزەکانی حەفتەر دەڵێت من سرم سوڕماوە چۆن دەکرێت کوردێک تیرۆریست بێت، چۆن دەکرێت کوردێک بێت لەگەڵ تورکەکاندا شەڕ بکات و کوردەکانی دیکە جێ بهێڵێت کە لە پێناو ئازادی خۆیاندا دەجەنگن، کە لە پێناوکیان و دەوڵەت و کەرامەت و بەدەستهێنانی مافەکانیان دەجەنگن. هەروەها دەشڵێت تورکەکان چۆن توانیویانە دەست بگرن بەسەر ئەو عەقڵیەتەدا و بیگۆڕن بۆ تیرۆریست. ئەحمەد مەسار لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەیدا باس لەوە دەکات هێزەکانی پێشمەرگەی ڕۆژ لەلایەن تورکیاوە ڕاهێنانیان پێکراوە ئێستا لەگەڵ ژمارەیەک چەکداری گروپە توندڕەوەکانی سووریا ڕەوانەی لیبیا کراون. ئەم هێزە ڕاستەوخۆ سەر بە پارتی دیموکراتی کوردستانە ژماران زیاتر لە 6,000 پێشمەرگە دەبێت، زیاتر بە هێزی پێشمەرگەی ڕۆژاوای کوردستان ناسێنراون. لە 12 مانگی 4 ساڵی 2012 با بڕیاری مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان دامەزرێنراون. هێزەکە سەر بە هێزەکانی زێرەفانی پارتیە و لە بەرپرسانی پارتی و فەرماندە سەربازیەکانی ئەو حەزبە فەرمان وەردەگرن، بەڵام لەسەر بودجە و داهاتیارێمی کوردستان موچە و خەرجیان بۆ دابین دەکرێت. بەشێک لە وێزە لە دەوروبەری بەنداوی مووسڵ جێگیر کراون، بەشێکیشیان بەرامبەری سنووری ڕۆژئاوا بە درێژایی ڕێگەی ڕەبیعە سنوونێ جێگیر کراون و لەسەر بازگەکانی زێرەڤانی مەشقیان پێدەکرێت و هەمان موچە و دەرماڵەی زێرەڤانیان هەیە. هێزەکە زیاتر لە کوردانی ڕۆژاوای کوردستان پێکاتون، بەشێکیشیان هاوڵاتی هەرێمی کوردستانن. باپەی زانیاریەکان مانگانە زیاتر لە 15 ملیار دینار بۆ موچە و پێداویستیەکانیان لەلایەن هەرێمی کوردستانەوە بۆ دابین دەکرێت. سوپای تورکیا لە سەرفەرمانی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرەتای ئەمساڵ هێزێکی سەرباسی بۆ ڕوبەڕووبوونەوەی هێزەکانی خەلیفە حەفتەر ڕەوانەی لیبیا کرد. لەم چوارچێوێشدا بەشێک لە گروپە چەکدارەکانی سووریا کە بۆ کۆنتڕۆڵکردنی ناوچە کوردیەکانی ڕۆژئاوای کوردستان بەکاریهێنان بۆ لیبیا گواستراونەتەوە. باپەی میدیا جیهانیەکان لە ڕوبەڕووبوونەوەکانی سوپای تورکیا و هێزەکانی حەفتەر ژمارەیەک ئەندامی سوپای تورکیا لە لیبیا کوژراون. باپی ئەو زانیاریانەی کە وتەبێژی هێزی نیشتیمانی لیبیا ئاشکرای کردوون ئەندامێکی هێزەکانی پێشمەرگەی ڕۆژ لە ناو ئەو چەکدارانەدان کە ڕەوانەی لیبیا کراون. بەڵام تا ئێستا دیار نییە چەند پێشمەرگە تا ئێستا ڕەوانەی لیبیا کراون. تەنها بەرپرسانی باڵای پارتی ئاگاداری ئێو بابەتەن و هیچ ڕوونکردنەوەیەکیشان لەم بارەیەوە نەداوە، هەرچەندە هێزەکانی ڕۆژ لە ڕاگەیەندراوێکدا ڕەتیان کردوتەوە کە هیچ هێزێکیان ڕەوانەی خاکی لیبیا کرد بێت.